بەپێی راپۆرتێکی 4 ڕێکخراوی پیشەیی و مەدەنی لە هەرێمی کوردستاندا خوێندنی ئامادەییە پیشەییەکان لە پاشەکشەیەکی مەترسیداردایە و پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە. بەرپرسی ئینستیتیوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان ڕای دەگەێنێت دەرەنجامی راپۆرتەکەیانەوە دەسەلمێنێت. پێویستە گۆڕانکاری ڕیشەیی لە جۆر و سیستەمی خوێندن و کەرەستە و ئامێر و بینا و تاقیگەی قوتابخانە پیشەییەکاندا ئەنجام بدرێت. گەورەترین گرفت ئەوەیە قوتابخانە پیشەییەکان ژێرخانێکی خراپیان هەیە، بیناکانیان گونجاو نین بۆ خوێندن. یەکێکی تریان ئەوەیە هۆکارەکانی فێربوونیان نییە، وەرشیان نییە، وەرشەکانیان هەمووی کۆنن، کاکە تا ئێستاش لەسەر تەلەڤیزیۆن ڕەشوسکی کار دەکەن. گرفتیان ئەوەیە پرۆگرامەکەی دەیخوێنن کۆنا، پرۆگرامی تازە نیە لەگە سەردەمدا ناگونجێت. گرفتیان ئەوەیە بەشی تازەیان نەکردوێتەوە، هەر بەشە کۆنەکانن. گرفتیان ئەوەیە مامۆستاکانیان ڕانەهێنراون. گرفتیان ئەوەیە پێداویستی بودجەیەکیان دەوێت بۆ ڕۆژانەی کاریان نیتیان. دەبێ هاندان هەبێ، دەبێ کارێک بکرێ ئەو خوێندکارانە ئەم قوتابخانانە خوێندکار ڕووی تێ بکات و لە دوای ئەوەی کەوا خوێندنیش تەواو دەکەن کاریان دەست پێ. مامۆستایانی قوتابخانە پیشەییەکان دەڵێن بەهۆی پشتگوێ خستنی ئامادەیە پیشەییەکانەوە لەلایەن وەزارەتی پەروەردە و پیشەسازی ساڵ بە ساڵ ژمارەی قوتابیان کەمتر دەبێتەوە. هەروەها قوتابیانیش دەڵێن ئامێر و وەرشە و تاقیگەی پێویستیان لەبەردەستدا نییە. هەروەها لە خەمی ئەوەشدان کە لە دوای بەدەستهێنانی بڕوانامەی پیشەیی کاریان لە کارگە پیشەسازیەکاندا دەست ناکەوێت. لێرە ئەم وڵاتە وەک چۆن بایەخ بە زۆر شتر نازانێت، لامەرگەدە نازانە بایەخ بە کەرتی پیشەیش بە بەدابەتی کەرتی پیشەی لە وڵاتانی ترا باشترین کەرتە، باش پێشکەوتترین کەرتە، هەر لەو ڕێشەوە وڵاتانی کە پێشکەوتون. بەڵام لێرە بەداخەوە ڕاستە کەمی کات هەیە بۆ خوێندکاران، ئەویش بۆ ئەو قەرەنێک باسکران باشانیش بۆ ئەو کەمی مادێ و بەداخەوە ساڵ بە ساڵ ئەوەش دەتوانین بڕین خێرانی کە ساڵان ترسە لەڕێژ دوانەیە وردەوە مامۆستای پیشەی کەم بێتش کۆ مامۆستا بە ئەزمونونەکان مامۆستا بەتەمەنەکان وردەوە دەخانن نشینە بن و ئەڕۆن زیاتر نەبوونی کات و نەبوونی موادە بەڕاستی ئێمەکە لە وەرشەکانە کاری ڕۆژانە ئەنجامین و هەروە کاتمان کەم و ئەو کەرەسانش کە هەمانە ناتوانین بە باشی ئەنجامی بین و وەک نەبوونی کەمی تۆڕە و ئامێری فرێزە و میخشەتە هەروە ئەوەش بەڕاستی ڕێگەری زۆر بە لە بەردەمێمەیە. لە هەرێمی کوردستاندا 42 قوتابخانەی پیشەیی هەن کە پێکهاتوون لە بەشەکانی پیشەسازی و پیشەیی و بازرگانی و کوشتتوکاڵی و گەشت و گوزار. بەپێی ئەنجامی راپۆرتی ڕێکخراوەکانیش لە 156 قوتابیان پێیان وایە کە بینای قوتابخانەکانیان بۆ خوێندن گونجاو نییە. هەروەها لە 156 قوتابخانەکانیش خاوەنی بینای خۆیان نین. لە 182 قوتابخانەکانیش دوودوامیان تێدا دەکرێت. هەر بۆیە پێویست دەکات گۆڕانکاری ڕیشەیی لە خوێندنی ئامادەیە پیشەییەکاندا ئەنجام بدرێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.